حەکیمەکان و زانایان کاتێک هەز بە مرتاحیەت و ئیسراحەتەکەن کە حەق لە واقعە ئیش بکات. هەموو مامۆستا و مەلایەک کە بەڕاستیەکەی دەستی کردو بە دینی خی پەروەردگارەوە پێی خۆشە دینی ئیسلام سەرکەوێ، نەحەزی بە شیرکە، نەحەزی بە بیدعەیە، نەحەزی بە تاوانە، نەحەزی بە گوناهە، نەحەزی بە جەمع و جەماعات و کوتلە و کوتلە بازیە. ینی حەکیمەکان و کەسە ڕازگۆکان پێیان خۆشە هەمیشە حەق بەرقەرار بێت، هەموو حەقێک لە ڕووی دینەوە، لە ڕووی ئوسرەت و خێزانیەوە، لە هەموو ڕوویەکەوە حەق بەردەوام بێتەوە. حەز بە ئیسراحەتیەکەن و ئەزانن کەوا بەڕاستیەکەی ڕەنج بە خەسار نەبوون. بەڵام سەفیهەکان و مناڵەکان و ئەحمەقەکان و بچووکەکان پێیان خۆشە بەردەوام لە باتڵ هەبێت. بۆ خەڵکانێک کەنان و پارویان لە جەمعێکا هەیە پێیان خۆش هەمیشە خەڵکێک لە ناو شیرک و خوراافیاتا بێت. پێیان وایەکەوە بەڕاستیەکەی ئەم ئاهەنگگەڕانانە گەڕانەوەی ئیسلامەتی حەقیقیە و دژایەتی ئەهلی حەقەکەن بۆی کە بەڵگەتان چییە و فڵا ئەوان پێیان خۆشم باتڵا هەبێت، پێیان خۆشە چونکە پارویتایە، چونکە ناویتایە، چونکە کەم کەسەیە ناو شوهرت لە خۆی دوور بخاتەوە بڵێ من هیچم ناوێت تەنها من گاندنی دینی خوامێ. هەنێک کەس هەیە هەروان ڕاهاتون هەر نانەکەیان لەوایە کە باتڵ هەبێ، تا باتڵە بێمان بازاڕیان گەرمە و خی پەروەردگاریش مۆڵەتیان ئەداد مودەیەک، بەڵام سووک و چروکی دنیا و قیامەتیانەکات. ئەگەر لە دنیای شاخۆش بژین، ئەگەر کۆمەڵێک مەلا و بەناو مامۆسا هەبن بەرگری لە شیرک و لە بیدعە و لە خورافیات و لە وەکوڵی یەسودون عن سەبیل الله نێڵن دینی خی پەروەردگار بڵاوێتەوە و ئەهلی حەق و هەموو مەلایەک و هەموو گەنج و ئافرەتێک ناشرین بکەن، دڵنیابن ئەگەر لە دنیا شابۆیان چێتە سەر لە ڕۆژی قیامەتە لەسەری سەروی هەمووی مەخلوقات و خی پەروەردگار سەنەسیمه عەلی الخورتوم خی گەور لوتیان داخەکات. بۆیە هەمیشە ئەهلی حەق و حەکیم و مەلای چاک و مامۆسای چاک و دکتۆری چاک پێی خۆشە هەمیشە حەق هەبێت، ئەوە حاشا هەڵ نەگرە. بەڵام سەفیهەکان و بچووکەکان هەمیشە پێیان خۆشە باتڵ لە ئارابێت. کەس پیان دەڵێ بەری چاوتان کلیپەوەیە ئەسپی چۆن بڵێ قاچ خۆراوی خۆیانی تیاتاو بدەن. خی پەروەردگار شکۆ و ڕێز بگەڕێنەوە بۆ ئەهلی حەق و ئەهلی باتڵ و سەفیهەکان و گەمژەکان سەرشۆڕی دنیا و قیامەت بکات. والحەمدولله.